بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەم ڕۆژ دوو تەوەرشرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای بزوتنەوەی گۆڕان و ئایندەی بزوتنەوەی گۆڕان لە چوارچەوەی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان کە ئەم تەوەرە تەوەری دومی باسی ڕۆژ دەبێت بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە. بەڕێز عومەر عنایەت ئەندامی پەرلەمانی کوردستان سەر بە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەوێت. لە تەوەری یەکەمیشماندا گفتوگۆ سەبارەت بە سیاسەتی استراتیژی پارتی کرێکارانی کوردستان لە باشووری کوردستان دەکەین. قسەی زۆر لەسەر بوونی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان لە باشووری کوردستاندا هەیە و لەگەڵ نزیکبوونەوەی پرۆسەی ئازادکردنی مووسڵ دەنگۆی ئەوە دەبیسترێت کە لەگەڵ سووربوونی حکوومەتی تورکیا لەوەی کە سوپاکەی دەبێ بەشداری لە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵدا بکە قسەی زۆر لەسەر ئەوە هەیە کە ئامانجی سوپای تورکیا پارێزگای ئەگەر بەشێک بێت پارێزگای مووسڵ بەشەکەی دیکە نەهێشتنی هێزەکانی پەکەکەیە لەو ناوچەدا. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە محەممەد ئەمین پێنجوینی شرۆڤەکاری سیاسی و نزیک لە پارتی کرێکارانی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڕێز محەممەد ئەمین پێنجوینی بەخێر بێت بۆ کوردستان 24 و باسی ڕۆژ. دەپرسم ئامانجی استراتیژی ینی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بوونی لە باشووری کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ بێگومان وجودی پارتی کرێکارانی کوردستان لە باشوور هەر ئەمڕۆ نییە یان ئەم ساڵ نییە، بەڵکو ئەگەڕێتەوە بۆ 20 ساڵ 25 ساڵ لەمە پێش پارتی کرێکارانی کوردستان لە چیاکانی خواکوڕک و قەندیل و زاگرۆز بنکە و بارەگای خۆی هەیە و زۆر جار لەم شاخانەوە لەم پارچەی کوردستانەوە توانویانە تەختیت و استراتیژی شەڕی درێژەخایەن کە لەگەڵ حکوومەتی تورکا ئەیکەن دابنێن و جێبەجێیشی بکەن. ئێستا ڕەوشێکی تر هاتوۆتە پێشەوە لە ناوچەکە، ئەویش ئازادکردنی مووسڵە و گفتوگۆ لەسەر ئەوە کرێ ئایە پەکەکە بەشداری ئەکا یان نایکە. من نازانم ئایا پەکەکە بەشداری ئەکا یان نایکە، بەڵام ئەو نەئەزانم کە ئەو هێزەی بە ناوی هێزی پاراستنی شەنگاڵ، ئەو هێزانەی کە نزیکەی ساڵێکە خەریکی مەشقکردن و ڕاهێنان و فێری فنون و هونەری شەڕ ئەبن، ئەوانە بەشداری ئەکەن و بەشداریکردنی ئەوانەش بە باوەڕی من بە موافقەت و ڕەزامەندی حکوومەتی عێراق و عەبادیە کە عەبادی فەرماندەی هەموو هێزە چەکدارەکانی عێراقە. زۆر باشە. بەڕێز محەممەد ئەگەر لە پێشوودا ببوورە ئەگەر لە پێشوودا کە جەنابەت ئاماژەت پێدا بوونی پەکەکە لە باشووری کوردستان بۆ دەستپێکردنی شەڕی چەکداری بی بەرامبەر بە حکوومەتەکانی تورکیا، بەڵام ئێستا بوونی پەکەکە لە باشووری کوردستان وەکو دەبیندرێ پەکەکە لە پارێزگای کەرکووک تەواجودی هەیە و دەگوترێت لە سلێمانیش بە هەمان شێوە ئێستا تەواجودی هەیە بوونی هەیە لە ناوچەی شنگالیش لە پارێزگای نینەوە بوونی هەیە. نزیک بوونەوەی پەکەکە لە بەغدا ینی چ خوێندنەوەیەکی لە پشتەوە دەبیندرێت؟ بێگومان هێزی پەکەکە لە منتیقەی داقوق لە دەور و پشتی کەرکووک و لە مەخمور لە هەولێر لە پارێزگای نینەوە شەنگاڵ و دەور و پشتی شەنگاڵ هێزیان هەیە. ئەم هێزانە بۆ شەڕی داعاشە و لەسەر داوای خەڵکی کوردی باشووری کوردستان
و لەسەر داوای وەڕەزامەندی هێزێکی سیاسی باشووری کوردستان ئەوانە هاتن بەرانگەری داعش بوونەوە و بە خوێنی خۆیان داستانی قارەمانێتی و داستانی سەربەرزی و نەبەردیان نووسیەوە چ لە مەخموور چ لە داقوق چ لە دەور و پشتی کەرکووک چ لە شنگاڵ چ لە دەور و پشتی شنگاڵ و بۆ معلوماتیشی ئەوانە یەکەم هێز بوون لە ڕزگارکردنی شنگاڵە کە داخلی شاری شنگاڵ بوون بۆ ڕزگارکردنی یەزیدیەکان و توانیان هەزارەها ژنی یەزیدی لە دەستی داعشی تاریک ڕزگار بکەن و نەیەڵن سوکایەتیان پێ بکەن و کەرامەتیان بشکێن. باز لە هۆکاری بوونی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان لەو ناوچانە کراوە ئامانجەکانی باز کراوە بەڵام لایەکی دیکەوە قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت بۆ نمونە ڕۆژنامەی دە گاردیانی بەریتانی بازدەوە دەکاتن ئێستا پەکەکە زێدەتر ئەژندای کۆماری ئیسلامی ئێران جێبەجێ دەکات بەو ینی لە چوارچەوەی بەشداریکردنی لە پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ پەکەکە دەخوازێت بەرژەوەندیەکانی ئێران هیلالی شیعە بگەینێتە سەر دەریای سپی. ئەوە ممکنە تحلیل و یان ئەنالیزی ڕۆژنامە نووسێ بوو پەکەکە بۆچی هیلالی شیعە؟ هیلالی شێخە حکوومەتی عێراق حکوومەتێکی شیعەیە. حکوومەتی عێراق ئێران لە ناو عێراقە دەسەڵاتێکی گەورەی هەیە. هێزی حەشتی شەعبی و هێزی حتا نیزامی عێراق و هێزەکانی تر هەموو لەلایەن خوبەراکانی ئێرانەوە مەشق ئەکرێن. بۆچی پەکەکە شیعە بگەێنێتە هیلالی شیعی بۆ حکوومەتی عێراق نەیگەێنێ؟ ئەمە مهمەی پەکەکە نییە. بەڵام ئەو هێزەکە وەکو ینی تۆ پرسیارێکت کرد ینی ئەمریکا وەکو ئەو شیکەرەوانە باسی لێوە دەکەن ئەمریکاش لەگەڵ ئەوەیە کە مووسڵ ئازاد بکرێ و بەشداریەکە. بەڵێ زێدەتر بۆ سانسۆر خستنە سەر بوونی هێزەکانی تورکیا لە ناوچەکە وەکو دەزاندرێتن ینی هەردوو هێزی گەورە لە ناوچەکەدا کە دەبیندرێت تورکیا تا ڕادەیەکی زۆربوونی هەیە و ئێرانیش لە ڕێگای حەشدی شعبیەوە وەکو بەڕێزیشتان باستان لێوە کرد کە بەشێک لەو چەکدارانەی لە پارێزگای شنگالن ینی بە ناوی هێزەکانی پاراستنی شنگال ئێستا بوونەتە بەشێک لە حەشدی شعبی وە بە پێی زانیاریەکان مانگانە $800 لە حکوومەتی عێراق وەردەگرن. من ئەوە نازانم ئەو زانیاریە نییە کە چەنە وەرەگرن و لەکوێ وەرەگرن بەڵام ئەوە ئەزانم ئەو هێزەی کە بە ناوی هێزی پاراستنی شنگاڵ چ هێزی یەپەژە کە ژنەکانن چه هێزی یەپەشە کە پاراستنی هێزی شنگاڵن ئەمانە باشترین چەکی و تەکنەلۆجیای عەسکەری و چەند ساڵێک زیاترە خەریکی مەشەکردنن و ئەمانە ئامادەن لە شەڕی مووسڵ ئەگەر نەیشتنە ناو مووسڵ ئەو ناوچانەی شنگاڵ و ناوچەی یەزیدیەکان کە ئیستە بەدەستی داعشۆیە ئەوان لە پێش هەموو کەسێ ئەو ناوچانە ئەگرن و ڕزگاری ئەەکەن. ئەوانە خۆیان بۆ ئەوە ئامادە کردووە. زۆر باش ئەمما کێ پارەیان ناتێ و لە کێ وەرەگرن ئەوە ئیشی دەستگای هەواڵگریە و من ئاگام لێ نییە. زۆر باشە. ینی قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە نزیکایەتی کۆماری ئیسلامی ئێران و پەکەکە تا ڕادەیەکی زۆر ینی دەرکەوتۆ لەوەی لە ماوەی ڕابردوودا مراد قەرەیلان بە ئاشکرا باسی لەوە کرد کە حزبی دیموکراتی کوردستانی ئێران کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا دەستیان بە پرۆسەی چەکداری کردبووە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا. مراد قەرەیلان بە ئاشکرا داوای لە حزبی دیموکرات کرد کە هێرشەکانی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران ڕابگرێت چونکە خزمەت بە بەرژەوەندیەکانی تورکیا دەکات. ئەمە بەو مانایە نییە کە هەم پەکەکە بەرژەوەندی ئێران دەپارێزێ و هەم ئێرانیش دەخوازێ لە ڕێگای پەکەکەەوە بەرژەوەندیەکانی لە تورکیا بپارێزێ. من ئەو سوالە لە جەنابە دەکەم ئایا حزبی دیموکرات بەرژەوەندیەکانی تورکیا پارێزێ؟ ئەگەر حزبی دیموکرات بەرژەوەندیەکانی تورکیا بپارێزێ
ئەوانیش شتەکە وا تەفسیر ناکرێ. ئەمڕۆ پەکەکە لەگەڵ ئێران لە پشتیوایەتی ناتوانێت لەگەڵ ئێرانە بکەوێتە جەنگ و ناتوانێت لەگەڵ ئێرانە بکەوێتە دوژمنایەتی، چونکە پەکەکەش گەیشتە و قەناعەتە کە شەڕی دوو هێزی گەورە کە ئەمڕۆ ڕۆژەڵاتی ناوەڕاستیان ئیشغال کردووە، ئەویش ئێران و تورکایە، پەکەکە ناتوانێت لە یەک وەختە شەڕی ئەم دوو زلهێزە بکە. لەبەر ئەوە ئەبێ لەگەڵ لایەکە دۆستایەتی بکە یان لەگەڵ لایەکە نەرمی بنوێنێ تا بتوانێت شەڕی تورکیا بکە. هەموو باشە خۆ ئێمەش لە باشوور علاقەتمان لەگەڵ تورکیا هەیە، اقتصادی، سیاسی، ئابووری، دیپلۆماسی، هەواڵگری، عەسکەری، ئەوەتە جێشی تورکیا بە ئاشکرا دێتە ناو باشووری کوردستان. ئێمە بۆ ئەوەیە کە خزمەتی دەوڵەتی تورکیا بکەن، نا زروفێکی سیاسی ئەمەی فەرز کردووە بەسەر ئێمە و زروفێکی سیاسی هەندێشتی فەرز کردووە بەسەر باشە پێویستەوە تەفسیر زۆر باشە. بۆچی وا تەفسیر بکرێکاوان لە خزمەتی سیاست و ئەجندایەران باشە. یعنی پەکەکە وجودی هەیە لە باشووری کوردستان و بە ئاشکراش دەڵێ ئەوان لەو ناوچانەی کە بوونیان هەیە پاشەکشە ناکەن، ئەوە شتێکی ئاشکرایە. پرسیار لێرەدا ینی زۆربەی کوردان ئەو پرسیارە دەکەن بۆچی پەکەکە لە باشوور بەم شێوەیە سیاست دەکات بەڵام لە ڕۆژئاوا ڕێگا بە پێشمەرگە نادات بە هەمان شێوە خەڵکی کوردستان لە دەستی داعش ڕزگار بکەن کە وەکو جەنابیشتان باستان لێوە کرد ئامانجی پەکەکە بەرگریکردنە لە خەڵکی کوردستان لە بەرامبەر داعش لە باشووری کوردستان. بۆ ئەو جۆرە ئیزدواجەتیە لە سیاسەتی پەکەکەدا دەبیندرێت لە ڕۆژئاوا بەم شێوەیە بەڵام لە باشوور بە شێوەشتکە سیاست دەکات. کاچی خۆم ئەو ئیزدیواجیە لە سیاسەتی هەموو حیزبە کوردیەکانە هەیە و هەبووە و ئەیژمێنێ، ئەوە بەداخەوە. من حەزەکەم ئاواتی من ئەوەیە و لەگەڵ برادەرانی پەکەکە و هێزەکانی تریش هەوڵم داوە کە پەکەکەش برادەرانی پەیەدە لە ڕۆژاوا ڕێگە بدەن حیزبەکانی تر بە سەربەستی ممارەسەی چالاکی سیاسی و دیپلۆماسی و ڕۆشنبیری و حتا عەسکەری خۆشیان بکەن. ئەوان ئەڵێن یەک قیادەی عەسکەری هەیە، هەر هێزێکی تر بێوێ چالاکی عەسکەری لە ڕۆژاوا بکە ئەبێ لەژێر ئەم قیادا بێ. مجادلەکە ناکۆکیەکە گفتوگۆکە دیالۆگەکە لەسەر ئەمەیە. هیوادارم ڕۆژێ بگەنە ئەنجام. باشە. ینی ئاشکرایە کە ئێستا هێزەکانی پێشمەرگەی کوردستان بۆتە هێزێک کە ینی ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرەکانی جەنگدا چەکدارانی داعش بەرامبەر بە هێزی پێشمەرگە شکست دەخۆن و لەو پەڕی توانایدایە هێزی پێشمەرگەی کوردستان. بۆ پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ دیارە پێشمەرگە لەسەر پێی خۆی وەستاوە ئامادەیە و وڵاتانی دنیاش باسدەوە دەکەن کە بەبێ پێشمەرگە مووسڵ ڕزگار ناکرێت. سووربوونی پەکەکە لە بەشداریکردنی ڕزگارکردنی مووسڵدا هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ لە کاتێکدانی پێشمەرگە دەڵێ پێویستیمان بە پەکەکە نییە. پێشمەرگە ڕاستە هێزێکی گەورەیە، حسابی بۆوە کرێ لەسەر مستەوای ئەمریکا، ئەوروپا، ناتۆ، دەوڵەتی ئیقلیمی. کەس ئینکاری لە ڕۆڵی پێشمەرگە ناکە، لە دەوری پێشمەرگە ناکە، لەو فیداکاری نەبەردیەی کە پێشمەرگە کردوێتی ئەو وەزعە سیاسیەی کە ئیستا لە باشووری کوردستانایە لەژێر سایەی خەبات و خوێن ڕژاندنی پێشمەرگە قارەمانەکانەوە هەیە. هەموو کەس پێویستە سەری ڕێز و نەوازش بۆ ئەو قارەمانی و بتوڵیەتە دابنەوێنێ. پەکەکەش حەزەکە وەکو هێزێکی سیاسی کە دەورێکی زۆر گەورەیان هەبوو لە دژایەتی کردنی داعش کە لوتی داعش و تەلیسمی داعش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو برادەرانەی کۆبانی و ئەو شەڕوانانەی کۆبانی تەلیسمی داعشیان شکان، ئوستۆرەی داعشیان لەناو برد و هەموو عالەم ئیعترافی پێکرد. ئەو کچە سەربەرزانەی کە بوون بە قەڵغانی پاراستنی شەرەف و کەرامەتی ناموسی کوردی ڕۆژاوا و هەموو کورد
سەری کوردیان بەرز کردەوە پەکەکەش حەزەکە بەشداری لەم شەڕ گەورەیە بکە کە هەموو دنیا لە ئەمریکا بەڵام پێ دوایە ئەمە تەنیا یانیەوەی مووسڵ و بەڕێز محەممەد پێ دوایە ئەمە تەنیال خۆی دەبینێتەوە لە چوارچەوەی حەزێک کە پەکەکە حەز دەکات بەشداری لە پرۆسەکەدا بکات یاخود ئەمە ینی بە شێوەیەک لە شێوەکان ینی بەرژەوەندی وڵاتانی لە پشتەوە بێت بە تایبەت یانی ئەمە بە ئاشکرا قسە دەکەین حکوومەتی عێراق بە ئاشکرا پارە دەدات بە چەکدارانی پەکەکە لە چوارچەوەی حەشدی شعبیدا ینی خۆشت باس لەوە کرد پەیوەندی کۆماری ئیسلامی ئێران و پەکەکە بە شێوەیەک لە شێوەکان هەیە بەڵام بوونی پەکەکە لەم شەڕەدال بە تایبەت کە هێزی تورکیاش لە ناوچەکەدا وجودی هەیە پێتان وانە بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی خراپتر ببال ینی لە کاتی بوونی ئەو هێزانەدا لە کاتی بەشداری کردنیان بەڕێی من بوونی یا و بە شەڕی مووسڵ وەسعەکە ئەشێوێنێ و ئاقارەکە بەرەو شەڕێکی ئیقلیمی ئەباوەک و عەبادی ژووتی پێرێ دوێنێ مەکۆرگ لە ئەمریکا لە پەنێلێکە لەگەڵ پەترۆیس وتی هێزی پێشمەرگە هێزێکی قارەمان و شەڕکردن و ئەتوانن ڕۆڵی خۆیان ببینن و ئەو هێزەی تورکیا لە چوارچێوەی هاوپەیمانی دژی داعاشان نییە و تەئکیدیشی لەوە کردەوە چ هێزێک بەشداری بکە چ هێزێک بەشداری نەکە ئێمە ئەوەمان لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود و عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بڕاندوتەوە کە چ هێزێک بەشداری بکە چه هێزێک بەشداری نەکە و ئەوەیشی وت کە هێزی تورکیا لە چوارچێوەی محارەبەکردنی داعشان نییە یعنی تێ هەموو کەس تێگا و تورکیاش باش تێگەیشت کە چییە و ئێستش ئەو مەسەلەکە ئاڵۆز بووە لە بینی تورکیا و لە بینی عێراق لە بینی عەبادی و لە بینی بەڕێز ئەردۆگان ئەزانی چی بە یەکتری ئەڵێن ئەمە بە باوەڕی من بەشداری ئەوان مەسەلەکە ئاڵۆزەکە نەک بەشداری پەکەکە بەشداریش بکە باوەڕ ناکەم بچێتە مووسڵەوە و من ڕێی شەخصی خۆم ئالێرەوە ئێڵێم حەز ناکەم و داوا ئەکەم کە هەر هێزێکی کوردی چ پێشمەرگە چ پەکەکە لە شەڕی مووسڵە بەشداری بکە داخڵی مووسڵ نەبێ چونکە لە شەڕی مووسڵە قەسابخانە ڕوئەدا کوشت و کوشتار ڕوئەدا قەتڵ و عام ڕوئەدا ئەمڕۆ ئاغای خەزعەلی ئەڵێ ئێمە ئەچین بۆ مووسڵ بۆ تۆڵەی حسێن بکەینەوە حسێن لە کەربەلا کوژراوە لە مووسڵ نەکوژراوە ئەوێ بە قەناعەتی من لە مووسڵ قەتڵ و عامێکی گەورە ڕوە ئەم قەتڵ و عامەیش ئەینێن بە ملی کووردا و بەسەر کووردا ئەشکێتەوە من داوا لە هێزی کوردیەکەم بەشداری لە شەڕی مووسڵا بکەن لە ئازادی مووسڵا بکەن بەڵام نچنە ناو شاری مووسڵ چونکە ئەو کارەساتە گەورەیە دوایی ئەینێن بەسەر میلەتی کووردە باشە ئێستا قسەی زۆر لەسەر ئەوە هەیە کە جوولە پێکردنی هێزەکانی پەکەکە لە دەوروبەری شنگال بەبێ ڕەزامەندی بەغدا بە هیچ شێوەیەک نابێ یعنی پەکەکە دروشمی هەرە گەورەی پاراستنی بەرژەوەندیەکانی نەتەوەیی خەڵکی کوردستانە چۆن دەکرێ ئەوە لە هاوڵاتی بگەیندرێژ بۆیشی بکرێتەوە لە کاتێکدا مەسعود بارزانی فەرماندەی هێزە چەکدارەکانی پێشمەرگەی کوردستانە و سەرۆکێکی کوردستانیە چۆن دەکرێت هێزێکی کوردی دەبێت لە ژێر سێبەری بەغدا جوولەی پێ بکرێ بەڵام فەرماندەیەکی وها کە تەواوی هێزەکانی پێشمەرگەی لەبەر دەستدا بێ پشتگوێ بخرێتن یعنی ئەمە پێتان وانییە دەبێتە هۆکارێک کە بە جددی بیر لەوە بکرێتەوە کە بەڕاستی پەکەکە لە جوولە پێکردن و جوولە پێ نەکردنیدا ینی بەرژەوەندی کورد لەبەر چاو ناگرێ من وای تەفسیر ناکەم من داوا لە برادرانی پەکەکەکەم هەچ شێزێکیان لە ناوچەکە هەیە بەبێ ڕەزامەندی و بەبێ پرسکردن بە سەرۆکی هەرێم جوولەی پێنەکەن و ڕەزامەندی سەرۆکایەتی هەرێم چونکە ئەمریکا دوێنێ بە ئاشکراوتیان عەبادی
سەرۆکی فەرماندەی هەموو هێزە عێراقیەکانە و هیچ هێزێک بەبێ پرسی عەبادی و مەسعود بەرزانی جوڵەی پێ ناکرێ و شەڕی مووسڵ ناکە و داخلی شەڕی مووسڵ نابێ. هیوادارم ئەوانیش پەیڕەوی ئەوە بکەن بۆ ئەوەی هیچ ئاڵۆزیەک ڕوونەدا و ڕەزامەندی سەرۆکایەتی هەرێم بەدەست بێنن بۆ ئەوەی جۆڵە بکەن و بەشداری لە شەڕی مووسڵا بکەن. زۆر باشە. بەڕێستان کەسایەتێکی سیاسی دیارن، شرۆڤە سیاسێکی باشن و ئاگاداری ینی پەیوەندیەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەن لەگەڵ پارتە کوردستانیەکان. ئێستا پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پەکەکە چۆن دەبینن؟ من وای دەبێنم پەیوەندی قەتع نەبووە نەبچراوە و هیوادارم ئەو پەیوەندیە زیاتر بێ بگاتە مستەوای دیالۆگ و مشاوەرەکردن بە یەکتری بۆ ئەوەی هیچ ئاڵۆزیەک ڕوونەدا. باشە. ئێستا ینی زۆر جار خەڵکی شنگال قسە دەکەن ینی دەخوازن ینی هێزەکانی پەکەکە لەو ناوچانە بشێنەوە. ئەگەر بەڕاشکاوەتر من باسی لەوە بکەم داخوازی پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە کە دەبێ پەکەکە لە دەڤەری شنگال نەمینێ. وەکو دەزانرێ پەکەکە تاوەکو ئێستا داواکاریەکەی پارتی ڕەت کردوتەوە. چاوەڕێی چی دەکەن لە داهاتوودا؟ ئەم پرسە چۆن چارەسەر دەبێت؟ هیوادارم ئەم پرسە بە دیالۆگ چارەسەر بێ و بەندەش لەمە و پێش هەوڵێکمان داوە و هیوادارم ئەو هەوڵە لەلایەنەکانی ترەوە زیاتر بێ و بەبێ ئاڵۆزی ئەو پرسە چارەسەر بکرێ. باشە. ئێستا قسەی زۆر لەسەر ئەوە هەیە کە ئامانجی تورکیا لە بوونی هێزەکانی لە باکووری عێراق لە ناوچەی بەعشیقا بەدەر لەوەی کە دەخوازێ بەرژەوەندیەکانی خۆی بپارێزێ و قسەی زۆرش لەسەر ئەوە هەیە کە جارێکی دیکە بۆ مێژوو بگەڕێتەوە و ویلایەتی مووسڵ بگەڕێنێتەوە سەر تورکیا. بەڵام قسەی زۆرش لەسەر ئەوە هەیە کە ئامانجی سوپای تورکیا لێدانی پەکەکەیە. ئایا ینی ئەمە ڕاستە چاوەڕێی ئەوە دەکرێت بەر یەککەوتنێک دروست ببێ؟ بەڵێ خەبەرێکی وا هەیە زانیارێکی وا هەیە کە لە وەختی دەستپێکردنی شەڕی مووسڵا حکوومەتی تورکیا ئۆپەراسیۆنێکی ئاسمانی و ئەرزی بکە بۆ سەر پەکەکە و برادەرانی پەکەکەیش لە ئێستەوە ئامادەکاری و احتیاتی ئەوەیان وەرگرتووە و هێزەکانی با بە سەراحەت پێت بڵێم منیش هێزی تورکیا کە ڕۆژ بە ڕۆژ ئەو بنکانەی لە باشوور هەیە و بە هێزیەکە دوو هەدەفی سەرەکیان هەیە. یەکەم لە شەڕی مووسڵا بتوانن ئەو دەعاشیانەی کە تورکن کە سەر بە تورکیان کە تورکەکان دروستیان کردوون بە شکلێک لە ئەشکال ڕزگاریان بکەن و نەکەونە دەست هێزە عێراقیەکان یا ئەمریکیەکان بۆ ئەوەی زۆر معلومات کەشف نەبێ. دووهەمیش لە وەختێکە کە ئاڵۆزی ناوچەکە دروستە بێ و هەموو عالم مەشغوڵی شەڕی مووسڵە بێ ئەوان بتوانن بە تەختیتی خۆیان کە هەیەە بتوان زەربەیەک لە پەکەکە بیان لە باشووری کوردستان. ئەوەیە بۆ نمونە لە جەرابلوس هەشتا جەنازەیان دۆزیەوە کە چوونە ناوی. ئەو هەموو هێزە بە تۆپخانەکانیان بە مدەڕعەکانیان بە دەبابەکانیان هەموو بۆ کوێ چوو؟ ئەرز قوتیا ئاسمان هەڵی لوشی ئەگەر تورکیا تەختیەی نەکرد و بڵاوی کردەوە لەو ناوانە هەشتا جەنازە بوون کە مەعەلعیلم 1800 چەکداری داعاشی تیا بوو. ئێستش ئەیانەوێت لە مووسڵ ئەو داعاشیانەی کە سەر بەخۆیانن ڕزگاریان بکەن و خەبەری ئەوەی شەیە ممکنە بیانێنن بۆ سنووری سونە نشینەکانی ئێران کە لە منتیقەی بلوج و منتیقە سونە نشینەکان کە حرەکەیەکی چەکداری هەیە. ئەمە ئەگەر تورکیا بۆ ئەمە هاتووە یەکەم دژی پەکەکە ئۆپەراسیۆنێ بکەن، دووهەم بۆ ڕزگارکردنی ئەو داعاشانەی کە ئەوانیانوێ دەست جەیشی عێراقی و ئەمریکی نەکەون. بڵێ بەڕێز پێنجوێنی دیارە کۆمەڵە شیکاری زۆر هەن قسە لەسەر دوای شەڕی داعش دەکەن دوای ڕزگارکردنی مووسڵ. تەنانەت
ینی باس دەوە دەکرێت کۆمەڵە جەنگێک ڕوودەدا کۆمەڵە شەڕێک ڕوودەدا لە نێوان گروپە جیاوازەکان بەریەکەوتن دروست دەوێت باز لە بەریەکەوتنی هێزە کوردیەکانیش دەکەن قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە لە نێوان پێشمەرگە و گەریلاکاندا بەریەکەوتن دروست بێت لە دوای پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ ئەم چاوەڕوانیە چەندە ڕاستە. ئەوە سینناریۆی دەوڵەتانی داگیرکەری کوردستانە تورکیا و ئێران دەوریان هەیە لەم مەسەلا هەندێک دام و دەستگا هەیە لە باشوور ممچینە دەستیان هەبێت لەم مەسەلەیە هیوادارم بە حکمەتی قیادەی پارتی دیموکرات و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و قیادەی ئیستەی پەکەکە ڕێگە نەدەن کە ئەم کارەساتە ڕوو بدە. من هەمیشە وتومە دوو هێزی گەورەی سەرەکی لە کوردستانە هەن. پارتی دیموکراتی کوردستان بە حکمی ئەو مەوقعە جوگرافی و سیاسی و ئابووری و اقتصادی کە هەیەی پەکەکە بە حکمی ئەو هەموو هێزەی کە لە هەموو پارچەکانی کوردستان و لە ناو تورکیا و لە ناو کوردستانی باکوور هەیەی و لە هەموو جیهان ئەم دوو هێزە مقاوماتی بوونەوە و درێژبوونیان و ئیدامەکردنی ژیانیان هەیە. ئەم دوو هێزە ئەگەر لەیەکەوە نزیک بن ئەگەر تەفاهمیان هەبێ ئەگەر دیالۆگێک هەبێ بە هەر شکلێک خزمەتی قەزیەی کورد و قەزیەی نەتەوەی میلەتەکەکە لە هەموو پارچەکانی کوردستان و لە هەموو بۆ هەموو کورد. ئەگەر ئەم دوو هێزەیش ناکۆک بن ناڕەحەتی بکەوێتە بینیان ئاڵۆزی بکەوێتە بینیان خوا نەخواستە شەر بکەوێتە بینیان کارەساتی بۆ میلەتی کورد ڕوئەدا کە دۆزی کورد سەدان ساڵ و دەیان ساڵ ئەهێنێتە دواوە. باشە ینی هۆکار چییە؟ بەغدا لەگەر هەولێر ڕێکەوتن دەکات ئەمریکا لەگەڵ هەولێر ڕێکەوتن دەکات و تەنانەت گروپە سونیەکانیش بە هەمان شێوە لەگەڵ هەولێر ڕێکەوتن دەکەن جەماعەتی ئوسامە نوجەیفی بە هەمان شێوە بۆچی پەکەکە لەگەڵ هەولێر ڕێکەوتن ناکە لەبارەی پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە زۆر سپاست دەکەین بەڕێز پێنجوین. هەوڵێکی باشەیە کە ڕێکەوتن هەبێ دیالۆگ هەبێ هیوادارم ڕێبکەون هیوادارم ئاڵۆزی نەبێ وەکو وتم هیوادارم شەڕ نەبێ بۆی کارەسات بۆ میلەتی کورد دروست نەبێ و ئینشەڵڵا ئەشگەنە نەتیجەیەکی باش و پۆزتیڤ. بەڕێز محەممەد ئەمین پێنجوینی شرۆڤەکاری سیاسی و کەسایەتی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاسی بەڕێستان دەکەین. باز بۆ ئێوەش بینەرانی بەڕێز ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بەڕەوشی ئێستای بزوتنەوەی گۆڕان و ئایندەی ئەو پارتە لە پرۆسەی سیاسی کوردستاندا دەچینە ناوبڕێک و دۆسێکە دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. دیارە ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر پەکەوتنی کارەکانی پەرلەمانی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستانیش لەسەر فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بوو دوای ساڵێک لە پەکەوتنی پەرلەمانی کوردستان و دوای دروستبوونی دامەزراندنی بزوتنەوەی گۆڕان وەکو ڕێکخراوێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا کە هەم مۆدێلی ئۆپۆزیسیۆنی لەگەڵ دەستپێکردنی کارە سیاسیەکانی خستە ڕوو و دواتریش بەشداری لە پرۆسەی حکومڕانی کابینە هێشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. ئایندەیە و حزبە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بەکوێ دەگا بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە عومەر حاجی عنایەت ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. بەڕێز عومەر بەخێر بێت بۆ باسی ڕۆژ. بزوتنەوەی گۆڕان بەرەو کوێ هەنگاو دەنێ؟ سپاس دەکەم ئێوارت باش کامەران. پێشەکیار یەک ڕاستکردنەوەی بکەم بۆ پێشەکەی جەنابەت. سەرۆکی پەرلەمان تا ئێستاش سەرۆکی پەرلەمانە بێگومان یاسایی بێگومان جەنابەت وتی سەرۆکی پەرلەمان بوو وتم هەرەوە ڕاستکردنەوەی بۆ بەڕێت سەرۆکی پەرلەمان بەڵێ بزوتنەوەی گۆڕان ئێستا لە هەوڵی لەگەڵ فراکسیۆنەکانی تر
لە هەوڵی کاراکردنەوەی پەرلەماندایە کە پێمان وایە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی ناتەندروست و سیستەمی لێکرا گەورەترین دامەزراوەی شەرعی لە هەرێمی کوردستان کە پەرلەمانی کوردستان بوو کە قیبلە نیماوە بووە ئەتوانم بڵێم ئەندازیاری هەموو مافەکانی خەڵکی کوردستان بوو بە دەستی ئەو حکوومەتەی کە متمانی پێدا بوو و بە فەرمانی حیزبێکی کە دەستڕۆیشتوو لە هەرێمی کوردستانە پەرلەمانی کوردستان پەچیخرا و لەم تەمان ئەمڕۆ یەک ساڵ بەسەر ئەو یادەداتی ئەپەرەی یادێکی ناخۆش بوو و ناسۆرێکی ناخۆش بوو مێژوویەکی تاڵە لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستانە ئێمە وەکو بزنەوەی گۆڕان بەڕاستی ئیدانەی ئەو هەڵوێستەمان کرد و بە هەڵوێستێکی ناتەندروستمان داناوە ئێستش لە هەوڵی ئەوە داین کە پەرلەمان وەک خۆی لێ بکرێتەوە ئەو دامەزەرەوەی شەرعیەتە بێتەوە سەرپێی خۆی و کارەکانی خۆی ئەنجامدا و چاودێری کارەکانی حکوومەت کرد. زۆر باشە. ئەگەر پرسیاری یەکەم بە شێوەیەکی دیکە لە بەڕێستان بکەمەوە یعنی بزوتنەوەی گۆڕان لە سەرەتای دەستپێکردنی کاری سیاسیدا ینی مۆدلی ئۆپۆزیسیۆنی هەڵبژارد و کاریگەریەکی زۆری هەبوو بەڵام دواتر بەشداری لە حکوومەتی کرد. زۆر کەس باسدەوە دەکات بەرهەمی سیاسی بزوتنەوەی گۆڕان هەم لە مۆدلی ئۆپۆزیسیۆن بووندا هەم لە مۆدلی حکومڕانیدا کە بەشداری لە حکوومەت کرد پاشەوەی پارتی وەزیرەکانی گۆڕانی لە حکوومەت دوورخستەوە تەنانەت ڕێگای لە سەرۆکی پەرلەمانیش گرت. دەگوترێت بزوتنەوەی گۆڕان ئێستا کەوتۆتە خاڵێکی چەقبەستوو ینی هەنگاوی بەرەو پێشەوە هاوێشتنی لە بەردەمدا زەحمەت بووە. ئەمە هەتا چەند ڕاستە بزوتنەوەی گۆڕان بەرەو چێ هەنگاو دەنێ؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا من تەوانە ئەو قسانەی لێرە دەیکەم ئەو قسانەی لێرە ئەیکەم من بەناوی وەک بەتا من قسەکردنی بەناوی بزنەوەی گۆڕانەوە وەکو ئەندام پەرلەمانێکی بزوتنەوەی گۆڕان قسە دەکەم و قسەیشم لەو ڕۆ هەبووە کە بزوتنەوەی گۆڕان ئەبوایە داخلی نەچواتە ناو دەسەڵاتەوە کە ئەڵین حکوومەت تەنا ئێمە بەشداریمان لە حکوومەت نەکردووە لە دەسەڵات دای لە هەرێم چکە پەرلەمان و بەشێکە لە دەسەڵات یعنی حکوومەت بەشێکە لە دەسەڵات هەرێ سەرۆکایەتی هەرێم بەشێکە لە دەسەڵاتی هەرێمی کوردستان ئێمە ئەبوایە 4 ساڵ ئۆپۆزیسیۆن بوون بە کەممان دابنایە خەڵکی کوردستان لە پەیامەکەی ئێمە تێنەگەیشت بوو 4 ساڵی باشمان بەڕێکرد لە ئۆپۆزیسیۆن بوونا بەڵام ئێمە وامان تەسەورە کرد و بزنەوەی گۆڕان وای تەسەورە کرد لە هەڵبژاردنەکانی ساڵی 2013 کورسیەکانمان زۆر زیاترە بێ لەوەی لە ساڵی 2009 هێنامان بۆیە بڕیاری ئەوەماندا کە بچینە دەسەڵاتەوە بەڵام کاتێ دەرەنجامەکان دەرکەوت و 24 کورسی بوو ئەو بڕیاری کە درا بۆ چوونە ناو دەسەڵات بەڕای من وەک عومەر عنایەت بڕیارێکی هەڵە بووە ئەوە ئێمە نەچویانتە ناو دەسەڵاتەوە بەڵام بە هەر حاڵ بڕیارەکە درا ئێمەش لەگەڵ زۆری دەنگی زۆری نەبووین ڕێگریەکمان نەکرد و داخلی دەسەڵاتی بووین لە دەسەڵاتیشا ئێمە وامان بڕیاردا بوو بۆ نمونەیان و وەزارەت وەرەگرین نەگوەزیر پەرلەمان وەرەگرین نەک سەرۆکایەتی پەرلەمان بەڵام ئێمە پێمان وتن ئێوە ناتوانن ئەم پلانەی هەتانە ئەو پاکێجانەی هەتانە ئەو نیەتانەی هەتانە بۆ چاکسازی لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکەن لە بەرەوەی ئەو دوو حیزبی سەرەکی کە ئەوەندە ساڵە کوردستان بەڕێوە بن کە بریتێ لە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەسەڵاتیان بەتۆ ڕێگە نادەن ئێوە ئەو پاکێجانەی خۆتان جێبەجێ بکەن لەبەرەوەی ئەوان ئەیانەوێ ئێوە بە پیلان بەرنە ناو حکومەوە بۆی بە خەڵکی کوردستان بڵێن ئێوە ئەو فریاد ڕەسەنین کە بتوانن فریای خەڵکی کوردستان بکەون بەچوونی من ئامانجێکی ناشرینکردنی بزنەوەی گۆڕانە بوو بۆی ببرێتە دەسەڵاتەوە و هەروەش دەچوو. باش زۆر کەس باز لەوە دەکات بەڕێز عومەر کە ینی شکست خواردنی بزوتنەوەی گۆڕان لە مەسلەی بەشداریکردن لە حکومڕانی لە کابینە هێشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان زێدەتر قسە لەسەر ئەوە دەکرێت کە ینی بزوتنەوەی گۆڕان خاوەنی فکرە نییە زێدەتر سواری سەر شەپۆلی ناڕەزایی خەڵک بووە هێزێک کە یەکەمین هێزە لە هەرێمی کوردستان زۆرترین کورسی لە پەرلەمانی کوردستانەیە کە پێی دەگوترێت پارتی دموکراتی کوردستان ینی بزوتنەوەی گۆڕان ینی ناتوانێت تەعاملی لەگەڵ بکە ناتوانێت وەکو هێزی یەکەم مامەڵەی لەگەڵدا بکە هەر ئەمە ژوای کرد کە ینی لە پرۆسەی حکومڕانی لەگەڵ پارتی شکست پێ بێ. بەڵێ بزوتنەوەی گۆڕان شکستی نەخوارد
بزوتنەوەی شکستی نەخوات بزوتنەوەی گۆڕان ویستی بەرنمەکانی خۆی جێبەجێ بکە لە پەرلەمانیش و لەو چەند وەزارەتی کە لای بوو بەڵام ڕێگەیان پێنەدا لەبەرەوەی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی چەکدارە چەکداری نییە بۆیە پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕانی کردە ئامانج ئەگینا ئەو هۆکارە سەرچی کە بووە مایی تێکچوونی مانگی هەنگوێنی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان یاسای سەرۆکایەتی هەرێم بوو دەستبردن بوو بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم کە ئەبوایە بەڕای من کاڵێم بە هەڵە داخلی ئەو دەسەڵاتە بووین ئێمە مەسلەی یاسای سەرۆکایەتی هەرێم کە تاوان پارتی دیموکراتی کوردستان لە لای پارتی دیموکراتی کوردستانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەی پێشکەش کرد دوو پرۆژە ئێمە یەک پرۆژە وەکو بزوتنەوەی گۆڕان یەکگرتوو پرۆژەیەک لەگەڵ کۆمەڵی ئیسلامی وەروە بزوتنەوەی ئیسلامیش یعنی 5 لایەن پرۆژیان پێشکەش کرد بۆ ئەمبارە ئەمە هۆکاری سەرەکی تێکچوونی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بوو و هۆکاری سەرەکی بوو بۆ پەخستنی پەرلەمان و دەرکردنی ڕێگەگرتن لە سەرۆکی پەرلەمان و دەرکردنی وەزیرەکانی ئێمە ئەمە سەبەبی سەرەکی ئەم مەسەلەیە کە بەڕای من ئەمە ئەبوایە ڕوبەڕووی پەرلەمان نەکرایەتەوە پێش ئەوەی بڕیار بەدەستانی بزوتنەوەی گۆڕان بڕیار لەسەر چوونە ناو دەسەڵاتکەن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەم بابەتیان ببڕانێتەوە کە خۆیان باشیان دەزانی ئەو مۆرانەی کە لە هەموو حیزبە سیاسەکان کە لە ناو پەرلەمانان بەخۆشمەوە کۆمەر عنایەت ئەوانە بڕیار بەدەست نین لە ناو حیزبەکانی هەرێمی کوردستانە نە نوێنەرەکانی پارتی نە گۆڕان نە یەکێتی نە ئیسلامیەکان بە هیچ جۆری ئەمانە بڕاردەرزی سەرکی نین ئەوانەی کە بڕیار ئەدەن نەک لەبەرەوەی ئەمانە لاوازن ئێمە لاوازین یا ئێمە کەم توانەمان کەمترە نەخێر من پێشەوانە ئەڵێم توانا و بیرکردنەوەی ئەندامانی پەرلەمان زۆر زیاترە لە زۆربەی ئەوانەی لە مەکتەب سیاسەکان و بڕیار بەدەستەکانی ناو حیزبەکانن بەڵام ئەوان خۆیان نەهاتنە ناو سەحنەکە لە دەرەوەی سەحنەکە بوون و ئەو بڕیارەشیان یەکلایی نەکردەوە بە لە نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان و لە نێوان پارتی و یەکێتی و لە نێوان پارتی و ئیسلامیەکان کە مەسیری سەرۆکی هەرێمی کوردستان چی لێ دێ سیاساکە چی لێ دێ لە پەرلەمانەوە ئەبێ یا لە ناو خەڵکەوە ئەبێ کاک مەسعود بارزانی بۆی درێژ دەکرێتەوە یا بۆی درێژ ناگرێتەوە واتەکەی ئەمەیان ڕادستی پەرلەمان کرد پەرلەمانیش درەنگ دەستی بۆ برینەکە برد مەسەن ئەو لە 23 حوزەیران ئێمە دەستمان بۆ ئەم بابەتە برد 23 حوزەیران 7 ڕۆژی مابوو بۆ پشووی پەرلەمان 23 حوزەیرانی 2015 7 ڕۆژی مابوو لە 7 ڕۆژە ئەو کارە نەئەکرا تاوان دوای ئەوەش جەلسەی تایبەتمان بۆ کرد لە 19 ئابا ئەبوایە پێشتر پێش 1 ساڵ ئەم بابەت دەچی بەبرای هۆکاری سەرکی ژەمەگەڕێتەوە بۆ کەم تەرخەنی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان و هەروەها بە تایبەتی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان کە ئەبوایە زووتر دەستیان بۆ بردە من تەسەور مەکرد ئەگەر زووتر کاریان لەسەر مە بکردە پارتی دیموکراتی کوردستانیش پرۆژەی ئەبوو ئەو کاتە پێکەوە ئەو بەشی و ئاڵۆزیە دروست نەبوو و ئەو هەستیاریش لای پارتی دروست نەبوو کە بیوتە دەستە جەمعی و گەلە کۆمەم لێ ئەەکەن بەڵام یاسایەکیش بوو کارە بێ دەستی بۆ بگرێ سەرۆکی هەرێم 19 ئابی 2015 وا دەکەی کۆتایی پێدێ کەواتە ئەبێت چی بکەی ئەبێت دەست بۆ ئەم یاسایە بەری حیزبەکان نەیانتوانی پەرلەمان مۆڵەتی دا بە حیزبەکان نەیانتوانی بگەنە چارەسەر نۆ جەلسەی حیزبەکان چاوەڕێمان کرد نەیانتوانی ئاخر جار کە بووە هۆکاری شکستەکە ئەوە بوو کۆبوونەوەیەکرا لە شەوی 18 لەسەر 19 بە هیچ جۆرێک ئەو کۆبوونەوەی حسابی و پەرلەمان نەکرد ئاگاداری دیارە ئەو مەسەلەیە بەڕێز عومەر ئەو مەسەلەیە قسەی زۆر لەسەر کراوە و ئەندامانی بزوتنەوەی گۆڕانیش بۆ چوونەکانی خۆیان خستۆتە ڕوو بەڵام من دەمەوێت ئەمڕۆ زێدەتر قسە لەسەر ڕەوشی ئێستای بزوتنەوەی گۆڕان و ئایندەی بزوتنەوەی گۆڕان بکەین من پێم باشە باس دەوە بکەین لە هەفتەی شوباتدا ینی پاشەوەی کە خەڵک هاتە سەر شەقام و بزوتنەوەی گۆڕان شەقامی هەڵبژارد بۆ گۆڕینی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان دروشمی گەورەی بەرز کردەوە کە دەبێت تەواوی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان گۆڕانکاری پێدا دروست بێ بەڵام وەکو بینیمان دەرەنجامەکەی بەو شێوە نەبوو پاشان لە سەرزاری نەوشروان مستەفا ڕێخەری بزوتنەوەی گۆڕان بازدەوە کرا کە بزوتنەوەی گۆڕان مۆدێلێکی دیکە هەڵدەبژێرێ ئەو مۆدیلەش بەشداریکردنە لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە ئاشکرا باسی لەوە کرد 4 ساڵی ئارامی هەرێمی ئەوان داخوازی 4 ساڵی ئارامی دەکەن بەڵام ئەوەی بینیمان لەمەشدا 4 ساڵی ئارامی خەڵکی کوردستان نەیبینی پێتان وانیە ینی خوێندنەوەی ورد لەسەر ڕەوشی سیاسی و بەشداریکردن و بەشداری نەکردن
لەلایەن بڕیاردەرانی بزوتنەوەی گۆڕانەوە نەبوو بێ؟ فعلا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان دروشمی 4 ساڵ تەبایی سیاسی ئابووری ئاسایشی لە هەرێمی کوردستانە بەرز کردەوە و فعلا بەو نیەتە داخلی دەسەڵات بووین لە هەرێمی کوردستانە بەڵام ئەوەی ئێمەی پێ تەقبول نەکرا دروشمەکانی ئێمەی پێ تەقبول نەکرا بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بوو نەیتوانی تەقبولی ئەو هەنگاوانە هەڵ بنێ کە ئێمە ئەماندا لە ناو پەرلەمان و لەناو وەزارەتەکانە من یەک نمونەی بەسیط بۆ بەڕێزت بێنمەوە یعنی ئەگەر ئێمە پەرلەمان کارا بواە کەسێکی وەکو بەڕێز ئاشتی هەورامی کە 2 ملیار و 100 میلیۆن دۆلاری بە کۆمپانیای داناگاز بۆ قمار دۆڕاندووە ئایا ئەگەر پەرلەمانێکی کارا هەبێت ئەتوانێت دەرباز بێ لە دەستی پەرلەمان ئەمە پێویستە یەکسەر بەڕێز عومەریانی ئێمە بکرێ ببوورە ئەوەیەکە بوو باشە ئێمە ینی حەز ناکەم ناو بهێنرێ ینی تۆمەتیش دروست بکرێت چونکە بەڕێز ئاشتی ینی ئاشتی هەورامی بۆ خۆی لێرە ئامادە نییە ئێمە کە باس لە قمار دەکەین ینی بەڕێستان باس دەشتە دەکەن مادەم وجودی ئەو لێرە نییە من حەز ناکەم قسە لەسەر ئەوە بکرێ ئێوە ینی پرسیارەکە بەڕێز عومەر پرسیارەکەی من ئەوەیە ینی پەرلەمانی لەگە باسەکەم بەڵێ من ئەڵێم ئێمە دەستمان بۆ ئەو بابەتە برد بۆیە تەقبول نەکراین لەلای حکوومەتی هەرێمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەستمان بۆ محاسەبەکردنی وەزیرەکان برد یەک بەتی وەزیرەکان بانگێشتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بانگێشتی جێگرەکەی حتا بانگێشتی وەزیرەکانی باش ئێوە ینی ئێوە حکوومەتێکتان پێکهێناوە ینی حزبی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵی دانیشتون ڕێکەوتنێکی سیاسیتان لەگەڵ کردوون لەگەڵ ئەوانە حکوومەت بەڕێوە دەبن چۆن دەکرێ ینی حزبی دووەم یا حزبی سێەم لێپرسینەوە لەگەڵ حزبێک بک کە ڕێکەوتنی سیاسی لەگەڵ ئیمزا کردووە کە 1 2 3 4 5 خاڵ هەیە ینی پێتان وانی ئەمە هەڵەیەکە بێتن من باسی دامەزراوەیەکی وەکو پەرلەمانەکەم من باسی بزنەوەی گۆڕان ناکەم من باسی دامەزراوەیەکی وەکو پەرلەمانەکەم پەرلەمان بوو ڕێگەی نەئەدا بە بەڕێز ئاشتی هەورامی ئەو زۆرە هەڵسو و کەوتانە بکە لە حەقلێکی وەکو کۆرمۆر کارێ بکە کە ئێمە کوردستان 2 میلیارد دۆلار زەرەر بکە مەبەستم ئەوە بوو کە ئێمە فشارمان بۆ سەر یەکێکی وەزیرەکان هێنا بە بەڕێز ئاشتی هەورامی بەڵام بەڕێز عومەر ینی ئەوەی بوو بە کێشە با خەڵکی کوردستان ینی زۆر جاران زانیاری دەخرێتە ڕوو هەندێک جار زانیاریەکان وردنین ینی ئەوەی کە بوو بە کێشەی سەرۆکایەتی بوو گرفتی هەرە گەورە پرۆژە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بوو هەرچەندە ڕێکەوتنێکی سیاسی هەبوو بەڵام بزوتنەوەی گۆڕان پۆستی سەرۆکی پەرلەمانە وەکو ینی پارتی باسی لێوە دەکات ئەو پۆستەی بەکارهێنا بۆ خزمەتکردنی ئەجندای خۆی و ڕێککەوتنێکی ژێربەژێری لەگەڵ حزبەکان کرد ینی کێشەی هەرە گەورە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان بوو ینی ئاشتی هەورامی نەبوو ببوورە یەکێک لە هۆکارەکانی پەرخستنی پەرلەمان ئەوە بوو کە حکوومەت بتوانێت بە خۆی بەتەنها بێتە چوارچاکی مەیدان وەکو ئێستا کە هەیە بەویستی خۆی دەست بۆ موچەی فەرمانبەرانە بە دەست بۆ موچەی مامۆستایانە بە دەست بۆ دەسەڵاتەکانی دەسەڵاتی دادوەری و تەنانەت سزای پەرلەمانتارەکانیشی داوە لە بری پەرلەمان قەراردا ئەمە یەکێک لە سەبەکانە ڕاستە کێشەی ببوورە ڕاستە کێشەی سەرەکی کێشەی یاسای سەرۆکایەتی هەرێم بوو بەڵام خۆ بە تەنها بزوتنەوەی گۆڕان نەبوو پرۆژێ پێشکەش کرد لایەنەکانی کەش پێشکەشیان کرد بەڵام بیانوەکە تەنها بزوتنەوەی گۆڕان گیرە ئەمە هۆکاری سەرەکی کامەران هۆکاری سەرەکی دەستبردن بوو بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم و من بە بەڕێزت دەڵێم ڕاستە یاسای ببوورە بەڵێ ڕاستە یاسای سەرۆکایەتی هەرێم من وەکو پێش کەوتم درەنگ دەستی بۆ برا ئەوایە زووتر دەست بۆ ئەم بابەتە برایە ئەمە هەڵەی دەستەی سەرۆکایەتی بوو و لەگەڵ هەڵەی سەرۆکایەتی فراکسیۆنەکان ئەوایە پێش 1 ساڵ دەستیان بۆ ئەو بابەتە بردایە بۆی ئەو بابەتە حەلکەن و پێش ئەوەی هەڵەی ئەوان بێ هەڵەی ئەو لایەنانە بوو کە بەشدار بوون لە کابینەی هەشت ئەوایە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەو بابەتیان ببڕانایەتەوە پێش ئەوەی بڕیار بدەن ئەوەی بچنە ناو دەسەڵاتەوە بۆچی استراتیژیەت بەڕێز عومەر هیچ کەسێک تا ئێستا دەستی بۆ ئەم برینە نەبردووە زۆر باشە بۆچی استراتیژیەت لە سیاسەتی بزوتنەوەی گۆڕان نابیندرێت بۆ نمونە لە سەرەتای دامەزراندنی بزوتنەوە دروشمیارە گەورە لە دژی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بوو هەردوو حزب بە دوو حزبی ینی بە شێوەک لە شێوەکان تێوەگڵاو بە پرسی گەندەڵیەوە ئێوە تۆمەتبارتان دەکردن بەڵام ئێستا ئێوە
لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەمان ئەو کەسانی کە بە بەردەوام بزوتنەوەی گۆڕان لە میدیاکانی خۆیەوە باسی لەوە دەکردن کە گەندەڵن ڕێککەوتنی سیاسی ئیمزا کردووە ئەمە لە لای هاوڵاتیەوە چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت؟ بەڵێ بێگومان بە لەوەی بزوتنەوەی گۆڕان نەدژ بە پارتی دیموکراتی کوردستان بووە و نەدژ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە دژ بەو گەندەڵیانە بووە لە دەسەڵاتی کوردیا کراوە لە ژێر سایەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێستاش بە هەمان شێوە ئێمە کار بۆ ئەوەکەین ئەو ڕێکەوتنی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە مەرجی ئەوەی تێدا نییە کە ئێمەی پەرلەمانتارەکانی بزوتنەوەی گۆڕان دەمکوت بین یا دەممان کڵۆم بکەین لە بەرامبەر ئەو ناحاقی و ناشەفافیانەی کە لەناو لەلایەنی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە ئێستا ئێمە ڕەخنە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگرین نە لە ڕەخنە لە یەکێتی ئەگرین نە لە ڕەخنە پارتی ئەگرین ڕەخنە لە یەکێتی نیشتیمانی ڕەخنە لە حکوومەت ئەگرین حکوومەت سەرۆکەکەی بەڕێز نیشتیمان بارزانیە جێگرەکەی بەڕێز قوبات تاڵەبانیە و وەزیرە بڵێن دەست ڕۆیشتوەکەی بەڕێز ئاشتی هەورامێ ئێمە ڕەخنە لەم سێ بەڕێزە ئەگرین ڕەخنەی جدیمان و ڕەخنەش لەو وەزیرانە ئەگرین کە ئێستا لە کۆمەڵی ئیسلامی لە یەکگرتووی ئیسلامی لە هەر لایەنێکی سیاسی کە ئێستا بەشدارن و ئەو ناحەقی بەرامبەر بارێمی کوردستان ئەگرێ بەڵام ئەوان لی بێدەنگن و لەحزەیە بەشدارن لەو حکوومەتە ڕەخنەش لەو وەزیرانەی خۆشمانەوە پێم خۆشە دوا پرسیار بکەم بەڕێز عومەر و ئیستیقالیان نەکردووە و بۆ بەڕێز ئاگادار دەکەمەوە کە ئەوان ئیستیقالەکانیان پێشکەش بە جواتی نیشتیمانی بزنەوەی گۆڕان کردووە ماوەتەوە سەر بڕیاری ئەوان زۆر باشە. دوا پرسیارم ئەوە دەبێ هیواخوازم بە کورتی وەڵامم بدەیتەوە ینی پاشەوەی ئێستا پارتی هەڵوێستی یەکلاکەرەوەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان خستۆتە بواری جێبەجێکردنەوە لەوەی تاوەکو سەرۆکی پەرلەمان نەگۆڕێ دانوستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ناکە ئامادەی گفتوگۆ نابێ وەکو مەکتەبی سیاسی. یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە شێوەک لە شێوەکان تاوکو ئێستا پۆستی پارێزگاری سلێمانی بە شێوەکی واقعی تەسلیم بە بزوتنەوەی گۆڕان نەکردووە و تەنانە هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ینی چارەنووسی داهاتی پارێزگای سلێمانی بە نادیار دەبینن. ینی دووربوونەوەی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی دووربوونەوەی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئایندەی ئەو بزوتنەوەی بەرەو کوێ دەبە ئایا بزوتنەوەی گۆڕان لە پاشەکشەدایە لە بازنەیەکی داخراودایە؟ بە هیچ جۆرەیە بزوتنەوەی گۆڕان وەکو لە ئەخیری وەڵامەکەتەوە دێم بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەی گۆڕان لە بازنەیەکی داخراودا ناخولێتەوە ئەوەی ئێمە کاری لەسەر دەکەین کار لەسەر کاراکردنەوەی پەرلەمانەکەین بەنسبەتی پارتی دیموکراتی کوردستان هەڵەیەکی استراتیجی گەورەی کرد کە بەو شێوەیە پەرلەمانی پەرخست ئەیتوانی لە ڕێگای دەنگدانەوە لە ناو هۆڵی پەرلەمانە ئەو هەڵەیە گەورەیە نەکان هەم لەسەر خۆشیان بکەوێ و هەم لەسەر کەیس و لەسەر ئەزمموی هەرێمی کوردستانیش بکەوێ لە ناو هۆڵی پەرلەمانە دەنگی پێویستی کۆ بکردایەتەوە ئیتیفاقەکەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەڵۆشانایەتەوە سەرۆکایەتی پەرلەمانی لە ئێمە وەرگرتایەتەوە ئەگەر توانای هەبوو و وەزیرەکانیشمان ئەو کاتە لە حکوومەت هاتنە دەرەوە ئەمە هۆکاری بڵێن هەنگاوی دروست بوو کە پارتی دیموکرات هەڵە ئێمە نەمان کردووە هەڵە پارتی دیموکراتی کوردستان کردوێتی کە بەو شێوەیە ڕەفتاری سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی ئێمەدا کرد بەنسبەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە بمبورە هەڵەی کاتی خۆی ئێمە کات زۆرکە بمبورە ئەخیرەکە هێڵم باسی پارێزگاری سلێمانیت کرد پارێزگاری سلێمانی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان کاتی خۆی ستەمێکی لێ کرد منۆ عومەر عنایەت قسەکەم کە پۆستی پارێزگاری ڕادستی ئێمە نەکرد وە سەبەبەکەشی بۆ برادرانی یەکگرتووی ئیسلامی ئەگەڕێتەوە کە ئەوان بەیزڵتر گوبان بوون بە بیانووی ئەوەی کە کێشە لە ناو پارێزگای سلێمانیا دروست نەبێ ئەو ستەمایان لێمە کرد ئەگینە ئەگەر ئەو ستەمە نەکرایە ئێستا بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگار بوو و ئێستا ئێمە نەئەکەوتینە ئەو مووقیفە هەستیارەوە کە ئایا پۆستی پارێزگای سلێمانی بنێرین بۆ لای بەڕێز مەسعود بارزانی کە ئەمە بە سەرۆکی هەرێمی نابینین یان نەینێرین ئەگەر لە کاتی خۆیان ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار بوون. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا تا باسێکی دیکەی ڕۆژ خۆتان لەگەڵ